سەردانی ماڵ قزم و قەوم ناکا چاکەکانی کێشتووە بەڵام سێرەکەی لەو دوایە یەکەمە بەڵام لە چاکەکەدا پرێتی وازانێ گە بچێ بۆ مزگەوت توش نەخۆشی دێ وازانێ گە بچێتە ماڵ قەومێ توش نەخۆشی دێ وازانێ گە سەردانی لە یەکێ بکە توشی نەخۆشی دێ ئەی ئەو دوایە بەڵام ئەگەر بێن بڵێن پێی بۆ دەوامەکەی طەبیعیە بۆ گەڕیان و سەفرە طەبیعیە بۆ ئیشێکی شەخسی خۆی طەبیعیە ئەبێ وریابین ئازیزان خۆشەویستان ئێمە کاتێک خوای گەورە بەڵایەکەدا لە سەرمانە ئەبێ نێزیک بینەوە لە خوا نە دوورکەوینەوە لە خوا ئەگەر وابی خراپترە و کاتە بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەمە مانای ئەوە نییە ئێمەتر ئەوەی دەمامکی بێ و فڕێدا ئەوەی پارێزی بێ نەیکا ئەوەی دەوای بێ فڕێدا بڵێ پشتم بەخوا بەستووە نەخێر ئەمە مانای ئەوە نییە خواجانە فەرمێ خۆتان مەکەنە تەرکەوە و ئینسانی ئیماندار شەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من نام وفي يده هر کسی خەوت و شتێ بەدەستی وەکو پێغەمبەری خوا فەرمێ و نەیشۆر ئەو کاتە با لەومەی نەفسی خۆی بکە لەومەی هیچ کەسێ نەکە ئینسانی ئیماندار یعنی ئەمرەکە ئیسلام کە دەربشۆین پێش خواردن دوای خواردن کاتێ دەخەوین کاتێ هەڵدەستین هەمووی ئەمجا پێغەمبەری نامدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی تردا ئەگەر کەسی هەستا لە خەو هەستا پێغەمبەری خوا فەرمێ ئەڵێ وریابە یەکسەر بەو دەستت شت مەخۆ کەسێ ئەخەوێ هەموومان دەخەویشەوە هەستا ئیلاری لە شەرعا دروست نین ڕاستەوخۆ بڕۆی شت بخۆی ئەبێت جوان سێجا دەستت بشۆی چونکە پێغەمبەری خوا فەرمێ نازانێ دەستت لەکوێ دانا ئەڵێ کابرایە ئەم حەدیثە گاڵتەی یادم وتی دەستم لەکوێ داناوە خەوتم و تاڵ ئەڵێ تەجروبەی کردوایە بە نانی خوارد توش نەخۆشیە دوای بەحسی کرد بۆی دەرکەوت کاتێ خەوتووە دەستی دایە لە پیسێ بە بۆنەی ئەوە تووشی نەخۆشیە چونکە ئینسان کە خەوت ئاگای لێ نادی ئاگای لە ئەندام و ئەعضای خۆی چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان دەفەرمێ ئەبێ ئینسانی ئیماندار وریابێ ئازیزان خۆشەویستان نوێژی